کۆمەڵێک جۆری پاتری زۆر لە بازاڕداان هەوڵاتیان لە کاتی کڕینی پاتری بۆ ئۆتۆمبیلەکانیان پێی سەرڕەچاوی چی بکەن؟ باتی ئامێرێکی گرنگە لە ئۆتۆمبیلە پێویستە پاتریەکی کوالێتی بەرزەڵ بژێری بۆ ئۆتۆمبیلەکە، چونکە زۆر کێشە هەیە بەهۆی خراپی باتیەوە کار لە ئۆتۆمبیلەکە شەکات. جۆر و نەوعی پاتی زۆرە لە بازاڕە. ئەوەی کە هەیە لە بازاڕە ئیمڕۆ شتی ئەسڵی هەیە، گرنتی ساڵێکی لەگەڵایە، ئەو باتیانە بڵێن ئەمپێری تەواوە، ئەوە پێویستە ئەو باتیانە هەڵبژێرێت بۆ ئۆتۆمبیلەکەت زۆر باشترە. باتی عادی و خراپ هەیە بۆ ئۆتۆمبیل خراپە، یعنی هەیە 62 ئەمپێر نووسراوە بەڵام 40 ئەمپێر نابێت، 35 ئەمپێر نابێت. کار لە زۆر بەشی ئۆتۆمبیلەکە ئەکا، لە ڕووی ئەقلەوە، لە ڕووی دینەمەوە، لە ڕووی یعنی زۆر هۆکار هەیە کە کار لە ئۆتۆمبیلەکە ئەکا و خراپە. پێویستە هاوڵاتیان ئەو جۆرە پاتیانە نەکردن، ئەو پاتیانە بکڕن کە گرنتیان لەگەڵایە، کە کوالەتیکی بەرزان هەیە، پێویستە ئەوانە بکڕن. بەڵام نەوەختی لۆ دووەرگرتنە ئەو باتیە سەیرەکەی دابەزێ بوو بە 7 بۆڵ. ئەوەی کە عادیەکە وەزنێکی کەمتری هەیە، ئەسڵیەکە وەزنێکی زیاتری هەیە، باتیەکی ستاندەرد ئەبێت لە 14 کیلۆ کەمتر نەبێت، ئەم بڵین لە 14.5، بەڵام عادیەکە 10 کیلۆ 11 زۆرەکەی تا 12 کیلۆیە، لە وەسنەکە شافەرکان هەیە. بەڵێ بەرهەمی ناوخۆی لە پاتریە ئێستا کە خۆمان هەمانە چۆنە و بەرهەمەی خۆمان کوالێتێکی چۆنە؟ ئەو پاتی ناوخۆیمان هەیە بە خۆشحاڵی و کوالێتیکی بەرزی هەیە، شتێکی زۆر باشە و هاوڵاتیانیش زۆر بەکارهێنن. گرنتی ساڵێکی لەگەڵایە و لە چاو تورکی و کۆری و بڵێن ئەوانی کەشە سەعرەکەی مناسبە. زۆر هۆکار هەیە کە هاوڵاتیان پێویستە ئاگایان لێبێ لەگەڵ ئەوەی کە کوالێتی باش و خراپی باتریەکە. دینەمۆی سەیارە زۆر ئەساسە بۆ باتی، لە حاڵەتی زیاد شەحنکردنا باتری سەقەت ئەبێ و باتی خراپە بێ. لە زۆر کاتە کە باتریەکەش خراپ بوو، کاریگەری لەسەر دینەمۆی سەیارەکە دروستەکە، گەرمە بێ بەردەوام شەحن دەکات، دینەمۆکەش سەقەت ئەکا. پێویستە لە هەردوو لایە دینەمۆکەش مەزبوط بێ بۆ ئەوەی عەزەتی باتریەکە نەیا خراپی نەکا، هەم باتریەکەش چاک بێ بۆ ئەوەی کارەبایی و دینەمۆی سەیارەکەش سەلامەت بێ. پێویستە هاوڵاتیان بزانن ڕوو ئەکەنە کۆ لە کۆ باتی ئەگۆڕن. پێویستە هەر ئەگەر کێشەشی نەبێ ساڵانە چەکێکی شەحن و دینەمە و پاتری و ئەم شتانە بکرێت، زۆر باشترە.